خۆشەویستانم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عراق لە قەزای سەوران کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەیە بابێکەوە بینەری بەشێکی بن. ئەمڕۆ دەی 5/2018 دەنگدانی تایبەت دەستی پێکرد لە سەعات حوتی بەیانی بنکەکانی دەنگدەران بەڕووی دەنگدەران کراوەتەوە تاکو و 6 ئێوارە سندوقەکان داخستران بە شێوەیەکی گشتی دەنگدانەکە خاویەکی زۆری پێوە دیار بوو. هەموو کێشەکان لە یەک جیهازی کۆبوونەوە عودەی تەحەقوق کە نەی دەتوانی بە شێوەیەکی باش دەنگدەران بەڕێ بکات. لە کۆی 9000 دەنگدەر لە سنووری سۆران تقریبا 7200 دەنگ درایە، یعنی 175 تا 80 دەنگ درایە، باقی دیکە هەمووی بێبەشبوو لە دەنگدانێ. تا ئێستاش هیچ بڕیارێک بەڕووی ئەوانە دانەهاتووە کە ڕۆژی دەنگدانی گشتی دەتوانن دەنگ بدەن یان نا. تا ئێستا هیچ بڕیارێک نەدرایە لە بەرامبەر ئەو کەسانێک کە دەنجیان نەدایە لە 12/5 ئەتوانن دەنگ بدەن یان نا. ئەگەر وەکو ئەو ڕۆوێتن زۆر زیاتریشە بیت، چونکە ئەو ڕۆکەس حسابکە نیزامێک هەبووە، کەسێک ئەوانەی بەڕێک کردیە ڕێک خسترایە ڕۆژی دەنگدانی گشتی ئەگەر ئەوها بڕوە زۆر زیاترە مینیتەوە، چونکە یەک جیهاز بوو لە جیهازی عودەی تەحەقوق کێشەمان هەبووە. منیش لە بەیانیەوە مشرف تەقەنی لە بەغدا هاتیە لەگەڵم بووە، دەقە بە دەقە هەموو راپۆرتەکانن ڕەوانە کردیە. ئەگەر چارەسەر هەبێتن ئەوان چارەسەر یەکەن. ئامێرەکان گرفتیان هەبوو، ئامێری پیکۆست نا، RTS نا، تەنها عودەی تەحەقوق تاقی کرابووە. بەڵام لە 2014 هەمان کێشە بوو لەگەڵ ئەو جیهازەی. بەسمە گەرمە بیت ناخوێنیتەوە. دەنگدەر هەیە 5 دقه تا چارێگەکی پێچی دەنگدەر هەیە بە دەقەک بڕەوانە کرایە ڕۆیشتیە. ئەمڕۆ نەتائیجمان نییە، تەنها ئەتوانین دەنگەکان ڕەوانەی RTS ڕەوانەی ویسات بکرێتە. هەر چوار قەزاکە ئیشاڵە بە محاولە ئەکەین لە سەعاتێکی تر ئیشاڵە. دەنگدەر چەند بوو؟ چەند دەنگدەر هەبوو هەر لە چوار قەزاکە؟ زیاتر لە 20,000. خۆشەویستانم ئەوەی بینیتان بەڕێبەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە قەیسۆران بوو کە ئاماژەی بەوەدا تا ئێستا هیچ بڕیارێک دەرنەچووە لە بەغداوە لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراقەوە سەبارەت بەو دەنگدەرانەی دەنگدانی تایبەتیان نەکردووە و ئەمڕۆ فریانەکەوتون دەنگەکانیان بدەن.